بەڕێز هونەرمەند ئاک هادی میرزایکیە. فەرمووت کاکەم. بەخێرێک چۆنی کاک هادیگیان؟ زۆر سپاس. باشی ئینشەڵڵا لە مایکەکەمدا ئینشەڵڵا پڵپەی نەهات بێت ببورن. شکر باشی ئینشەڵڵا کاک هادیگیان. بەخێری ئینشاءڵڵا زۆر خۆشحاڵ. کاک هادی خۆشەویست هونەرمەندێکی دەنگخۆشە سۆرانی شارەزایە. بەس ئەمڕۆ ڕۆژی زمانی دایکی ئەگەر چی دڵنیام شارەزای بەسەر سۆرانیە بەس پێم خۆشە کە بە کەڵهوڕی بدوێیت و قسەمان لەگەڵا بکە قەی ناکە کێشە نیە؟ چۆم نا فریش خۆشحاڵ بووم. زوانە داڵگیایم یەکیشترە ئەو ئێستاس و خۆ دەتوانیت بە گەردەماردەمە و دەرمیان بنیت. بعد ئەمڕۆژیش ڕۆژە زوانە داڵگیە چ بێترام زوان داڵگی خۆی قسە بکەی. زوانە داڵگی چەند خۆشە و زاراوایە زوانە داڵگی داڵگ دایک هیچ جیاوازی نییە. زۆر باشە کاک هادی میرزایکیە تا من چەند ساڵ لە دایک بووی چه شارێک دانیشتووی چه شارێک ئیش و کار و ئەوانە تا دوای بڕۆین یەکەم بەرهەمیشت خدمەتە دەرز بوومە هەر ساکن ئەمنە کرماشە ژیان تۆزێک بەرزترە گەر زەحمەت وەنەو کرماشە هە پیاویمە و متەولدە متا یەک منطقه ناو کرماشە اسمی چامرزاست. چامرزا مناڵ ئەو مەحەلەمە. خدمەت دەرز بود متەولد 44م. 44 هەتاوی 65. بعد قبلانیش مناو داره کار کردیم. الان خودی یه مقدار زودتر خواهم بازنشست خانوونشین بووی. بله 2 سال زودتر خواهم هاتمە دیشت. الانی فقط کار موسیقی کم و آهنگسازی و موسیقاش دانی؟ بله. در درس ارگ و پیانویش دم. ای بژید یعنی بۆ خۆشی ژەنیارە تەخەسوسی خۆمە. یعنی ئۆرگ و پیانۆ ئامێری تایبەتی خۆتە. ئامێری تایبەتی خۆمە. هەر بژیت بڕۆین سەرەتا بۆ ئەوەی کە بینەرانی خۆشەویستمان زیاتر لەگەڵ جەنابەت ئاشنا بن. یەکەم بەرهەمی هونەرمەند